لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە قساکەین لەسەر سیاسەتی کەلتوری و هەروەها گرنگیەکانی لە وڵاتی سوئیسرا ئەوەی کە وڵاتێکی پێشکەوتوو وەکو سوئیسرا چی ئەکات بۆ سیاسەتی کەلتوری بۆ ئەوەی کە کەلتوری خۆی پەرە پێبات بۆی کە بوارە جیاوازەکانی کەلتوری خۆی هوەر ئەم بابەتانە وا بکات کە هەم بە گەلەکەی خۆی بناسێنێت بە جوانی هەم بە گەلانی دیکە ئێمە زۆرجار کاتێک باسی سوئیسراکرێت ڕێک ئەڵی بەهشتێکە وێ ناکرێت لە بەرچاوانە بەڕاستی ئەمان چیان کردو ئەم وێنە جوانیان لەبارەی وڵاتەکەیانەوە توانیویانە لە ئاستی جیهانە دروستی بکات بۆی کە لەسەر ئەم بابەتە بتوین بەڕێز ئاری مەحموود قەرەداغی ئەندامی پارتی سۆشیال دموکراتی سوئیسرا لە لامان ئامادەیە بەوەی کە باسی ئەم هەوڵانی وڵاتی سوئیسرامان بۆ بکاتوە ئەگەر ئێستا بۆ نمونە یەکێک لەم هەوڵانە وەکو ئەزمونێکرا لە لای خۆمان سوودی لێ ببینرێت بزانین بەڕاستی ئەکرێ پیادە بکرێ زۆر بەخێر بێ کاک ئاری پێمان بڵێ سەرەتا هەر سیاسەتی کەلتوری مەبەست لێی چییە زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە بەڵێ خۆی سپاس بۆ بینەران سپاس بۆ هەموو کارمەندانی کورسات سپاسیش بۆ داودناوەی کەمڕۆ من لێرە لە ستۆدیۆم بەگشتی سیاسەتی کەلتور لە سوئیسرا کە بڵێن بۆچی ئەوە نەفرەچەشنە بۆ نە بایەخی پێدرێ ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک یەکێک لەوانە ئەو سیستەمە فیدراالەیە کە لە وڵاتی سوئیسرا هەیە بڵێن سیاسەتی دەستوری دەوڵەت و بڵێن ئەو سیستەمی سیاسی کە لە وڵاتەکەیە لە لایەکی کەشەوە لە سوئیسرا ئێمە 4 زمانمان هەیە زمانن بڵێن ئەو زمانانە ژوای کردووە کە کللتور زۆر بەهێز بێ لەوێ ئینگلیسیە فەڕەنسیە چیترە ئەڵمانیا فەڕەنسیە ئیتالیا ڕێتۆ ڕۆمانیا ئینگلیزی نییە ئینگلیزی وەکو چۆن لێرە ئێوە بڵێن قسەی پێەکەن لەوێژ نەفسیشتە خەڵگەی نازمانی نیشتیمانی ئەو 4 زمانەیە ئەڵمانی زۆرترین زمانە لە دوای ئەو فەڕەنسیەکە دێت لە دوای فەڕەنسیەکە ئیتالیا و نزیکەی 20,000 کەسی ژەن کە بە ڕێتۆ ڕۆمانی قسەیەکەن ئەوانش لە ناو کانتۆنی گراوبیێندنن ئەو کانتۆنەش بۆ خۆیان ئەڵمانیش قسەیەکەن بەس ئەم 20,000 کەسە سوئیسریشی تایە کە ئێمە چۆن لە هەرێمی کوردستان بۆ نمونە زمانی هەورامیمان هەیە ئەوانش زمانێکی خۆیانیانەیە کە زۆر فەرقیە لەگەڵ ئەڵمانی و فەڕەنسیوانە هەر دیالێکتێکی بڵێن زمانێکی کەیە 20,000 کەسە بن ئەمەش هەر زمێکێکە لە زمانە نیشتیمانەکان بەم 4 زمانەوە هەروەها ئەمە وای کردووە کە لەناو وڵاتەکەیە لە ڕووی چالاکی هوەرەکان چالاکی کولتوریەکان لە هەموو بوارەکانە بە تایبەتی ڕۆشنبیری کە زۆر فرەچەشن و دەوڵەمەند بێ لە ڕووی سیستەمە فیدراالەکەش بڵێن سیستەمە سیاسی کە باسم کرد سوئیسرا وڵاتێکی فیدراالیە ئەمەش واکە کە بڵێن کانتۆنەکانی تێدایە لە هەموو ینی لە کانتۆنێک بۆ کانتۆنێکی کە دەوڵەتێکی جیاوازە شتەکان زۆر جیاوازە لە کانتۆنی زوێرخ سیستەمی سیاسی شێوازێکی کێ لە کانتۆنی کە نەفسی شت بە شێوازی کە سیستەمی سیاسی بۆ بابەتە کانتۆنیەکان بڵێن دوای بۆ کانتۆن بۆ نیشتیمانیەکان تۆزێ هەمویانە کە گرنەوە لێ شاکێشەیەکی زۆری تێ ئەمە کللتورە باش ئەمە وەکو کەلتور وەکو هوەر چۆن کاری لەسەر هوەر کردووە بەڵێ خۆی شانۆ لە ڕۆی مۆسیقاوە چۆن کارکراوە بوون بەگشتی 13 شوێن ئێستا لە سوئیسرا لە کەتەلۆگی جیهانی یونسکۆ داهاتووە لە دوایەوە بڵێن لە سوئیسرا مۆزەخانەکان لەسەر ئاستی جیهانی نێودەوڵەتی زۆر ئاستێکی بەرزیانی بڵێن بۆ نە گەلەری هوەرەکان زۆر سەرنجڕاکێشن ئەمانە وای کردووە کە لە ببن بە گەلەری هوەری نێودەوڵەتی لە بواری فیلمەوە لە سوئیسرا بۆ نمونە خاڵە بەهێزەکانی فیلمسازی لە سوئیسرا لە فیلمە دۆکۆمنتارەکانیانە یعنی لەوێ زیاتر پەرە بە فیلمی دۆکۆمنتاریە درێ ئەمە لە سەر ئاستی جیهانی ژانی بۆ نمونە زۆر لە وڵاتان ئەگەر فیلمێکی دۆکۆمنتاری بەقووت بەهێز پێشکەش بکەن ئەوە سوئیسرایەتە پێشەوە ئەوان بانگێشەکرێن و دۆکۆمنتێکەکەن و دروستی دەکەنەوە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕاستی ئەگەیەنێت هیچ خۆڵ بە چاوداکردنێکی تێدانە ئەجا ئەتوانێت بابەتێکی زۆر بۆ بەناوبانگە کە مێژوویەک لە 20 دقەیە بکە بە دۆکۆمنتەری و بەڕوون و ئاشکرا بیدا بە بینەران پێشکەشی بکە ئەمە بڵێن لە ڕووی فیلمسازیەوە لە ڕابردوو بڵێن لە ڕووی ئەدەبیاتەوە پێشووتر بڵێن سوئیسرا بە حکمی لە ڕابردوو وڵاتێکی داخراوە بە بەس دوای وردەکراوەتوانێت لە ڕووی ئەدەبیات و سوئیسرا زیاتر لە ڕابردووە لەسەر وڵاتی خۆی بووە
يعني هم للري كتاب هم للري أدبياته بلام إيس لم سرد متعزية زیاتر لەگەڵ ناوەڕۆکی بەرژەوەندی جیهانی دامامەڵەکە یعنی ئەمەوای کردووە کە سویسرا زیاتر بەڕووی جیهانا بکرێتەوانێ پەرێکی زۆر زۆری بەوەداوە لە ڕووی تەلارسازیەوە سویسرا زەویەکەشی زۆر بەپیتە وای کردووە کە مجموعەیە تەلارساز زۆر تەلارسازی باشی نێودەوڵەتی دروستکە کە لەسەر ئاستی گیان ئەمانە باسەکرێن بۆ نمونەیەکێک لەوانە پێتەر چومتۆرە تەلارەکەی لەسەر بەندەری هامبۆرگ دروست کردووە بە شێوازێک و تەلارەی دروست کردووە چەندەها بیرکردنەوەی بۆ کرێت تا یاساش خۆی نەیداوە بەدەستەوە لە چ ڕوانگەیە کۆ منەم تەلارەم دروست کردو و چ وێنەیەکە دەمە دەرەوە کێگەڵێن لە میزۆپۆتامیا وەریگرتووە هەنێگەڵێن لە مەغریبەوە وەریگرتووە هەنێکگەڵن تقریبا ئەم دروستکردنی ئەم تەلارە شێوازێکی تەلارەکانی وڵاتی چینی تێدایە چەند ساڵ بە لێسە دروست کراوە تەلارە تاسەورەکەم لەم 15 ساڵی پێشودا دروست کراوە تەلارەکە تازە کراوەتەوانێ لە دوای ئەوەش هونەرمەندێکی کە هەیە کە تەلارسازە چێکیناوە ئەمە بڵاو تاوەری دروست کردووە لە نیویۆرک ئەم بڵاو تاوەرێکێکە لە تاوەرە جیهانیەکان کە لەسەر ئاستی جیهان ئەمە باسیەم بڵاو تاوەرەکە هەر کەسێ بچێ بۆ نیویۆرکە بێ بچێ و بڵاو تاوەرە ببینێ دەرەوەی وەکو جێک خۆی باسیەکە ئاڵێ دەرەوەی تاوەرەکەم بە شێوەیەک پیشانداوە تعبیر لە بیرکردنەوەی خەڵکی نیویۆرکەکە ینی خەڵکی نیویۆرکش پێڵێ لە چێە بیرکردنەوەی نیویۆرکەکان چی ئەڵێوان ئەڵێن ژیان یاریە براو دۆڕاوی تیانە ئەو کەسە سەرکەوتوە کە یاری بکە ئەڵێ ئەم شێوازی ئەم لە ڕووی دەرەوە من پیشانیە دەم کە ئەم بڵاو تاوەرە ئەوە تعبیرەکەیە باش وەکو شوێنە ئاسەوارەکان شوێنە مێژوویەکان چۆنە دەوڵەمەندە بەم شوێنانەش خۆی لە سویسرا بڵێن وەکو جوگرافیەن بڵێ قەزەدوانە زۆر پەرەی پێداوە ئەمە زیاتر لەلایەن کانتۆنەکانیشەوە لە ئەستۆوەگیری نەک لەسەر ئاستی فیدرالی ئەگەر بیت بۆ سویسرا بۆ نمونە بچیت بۆ کانتۆنە ئیتالیەکان لەوێ بەناو ئاڵپەکانە چیت و نزیکە بیتەوە لە ئیتالیا ئاڵپەکانی کە بەرەو ئیتالیا چن شێواز و بڵێن خزمەتکردنی ئەو سەوزایە کە بە ئاڵپەکانی ئیتالیایەوە تعبیر لە کللتوری ئیتالیەکە لە شێوازی ئیتالیۆ وەرگرا بە حکمی لێ و نزیک ئەگەر بیتەوە بۆ لای منتیقەی بێرن کە بڵێن پایتەختە ئەچیتەوە بۆ شاخەکانی بێرن ئەوە شێوازێکی کە هەیە کە چەند کانتۆنێک بڵێن بیرکردنەوەی چەند کانتۆنێک کە بەم شێوازەم ئاڵپانە بگوێت مەبەستم وەکو بینای مێژووی کلایسای مێژووی مۆزەخانەی مێژووی بەڵێن ئەمانە چۆنە خۆی لە سویسرا تقریبان وەکو مۆزەخانە ئێستا لە سویسرا 1000 مۆزەخانە لە جۆرە جیاوازەکاندا هەیە 1000 مۆزەخانە لە سویسرا هەیە 1000 بەڵێ مۆزەخانەکان ناوچەی و ناوخۆیشن یعنی بڵێن هەم تعبیر لە ناوخۆی گشتیەکە هەم لە ناوچەیش ئەکاتوانە نزیکەی لە هەفتای خەڵکی سویسی لانی کەم جارێک سەردانی مۆزەخانەیەەکە ئەمە بڵێن بەگشتی وەکو مۆزەخانەکان لە هەموو شارە گەورەکانیشتا مۆزەخانەی گەورە هەیە بەناوبانگترین و زۆرترین سەردانکردنی مۆزەخانەی سویسرا مۆزەخانەی هاچوچۆی گشتیە بڵێن سویسرا ئێستا وەکو باس ئەکرێت ئەو هاچۆ گشتی کە هەیەی وەکو پاس ترام بڵێن مترۆ هاچۆ گشتیەکان قیتارۆمانە لەسەر ئاستی جیهانی یەکێکە لە تۆپ بڵێن ئەمانە لەسەر سەری سەرەوە یعنی هیچ وڵاتێک نییە بتوانێت لەگەڵ سویسرا پێشبڕکێ بکە کە بڵێ من سیستەمی هاتوچۆکەمەوە نە مۆدێرنە بەم شێوازی کە لە سویسرا لە بەردەستایە مۆدێرن قەزم لە ڕووی پێشکەوتنەوەوانێ ئەمە نە پێشکەوتو ئەمە چیان کردووە هاتوون مۆزەخانەیەکیان دروست کردووە لە شاری لوتسێرنا ئەگەر بچیت بۆ ئەوێ ئەو لەکوێ دەستیان کردووە بە دروستکردنی سیستەمی هاتوچۆ لە وڵاتە تا ئەمڕۆ لەکوێیان ئێستا کراوە بە مۆزەخانە تۆتوانی بڵێ سیر بکەی لە هەفتاکانە چۆن بووە لە شەستەکانە چۆن بووە بۆ نمونە لە هەفتاکانە من چوم بۆ ئەوێ سەردانم کرد لە هەفتاکانە یەکێک لە بەردەم پاسەکە وەستاوە پارەکەت داوە چویتە دەژوورەوانەیە ئەمڕۆ چوون ئەمانە هەمووی بە وێنە پیشانە درێت و زۆرجار بە فیلمی بێدەنگی شوتنەکانی خۆیان لەو بوارەیە ئەخەنە ڕوو بەڵێ ئەمە لە بڵێن ڕووی ئەو مۆزەخانی کەمانەیە ئێمە ئێسێمە پێشووتر باسی خورماتانەکرد لە پرۆگرامەکەیە بینیم ئەو زۆر بڵێنەوە سەرنجڕاکێش بوو سویسرا وڵاتێکە بە ئەوەی کە شوکولاتێکی خۆشەیە بڵێن لە ڕووی شیرینیەوە ڕەنگە بیست بێتان کە شیرینی سویسرا شیرینێکی پەناوبانگ و خۆشی هەیە شەریکەیەک هەیە بە ناوی شەریکەی لیندنتە ئەمە هاتوون
طبعا ئەگەڕێتەوە بۆ 1930ەکان بۆ 1940ەکان یعنی ئەوەنە مێژۆکەی دوور و درێژە ئەم شەریکەیە کە شۆکولاتی دروست کردووە ئەمان هاتوون لە زوێرخ لە شاری زوێرخ لەوێ مۆزەخانەیەکیان دروست کردووە بۆ ئەم شۆکولاتەیە لەوێ کاچی بۆ ئەوێ مۆزەخانەکە ئەیبینێت چۆن شۆکولاتە دروست دەکرێت کانیەکی تایە لەسەری سەرەوەیە بە تقریبا 9 متر بە جۆگەلەیە کادێتە خوارەوانێ و دوایە چێتە ناو قاڵبەکانە و دروستیەکەن کاچیدا خروجیەک شەدەی بڵێن دخولێگە دەیەچیتە ژوورەوە کە دوایش هیتە دەرەوانێ لە مۆزەخانەکە تەواوی شوکولاتەکان نەبینی نەوعیتەکان تاقیکی تو لە ئاخیرش علاگەیەکت پێدەن مەجموعەیەکی شوکولاتی تدا لەگەڵ دەستی خۆتایی بێتەوانێت واتە بە ئاوی ئەم کانیاوە دروستەکرێت لەسەرەوە لە ناو کانیاوێکی بڵێن مەکینەیەکە دروستیەکەن بە ناو جۆگەلەیەکو بڵێن شۆیەک پیشانە دێن خورما بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لە عێراق وڵاتێکە خورمای زۆر باشی تێدایە لە جنوب یعنی باسی ئەوم پێیانی بۆچی ئێمە مۆزەخانەیەکمان نەبێ لەسەر خورمایان بۆ نمونە سلێمانی وەکو باسێکن لە خواردنە شیرینەکانە ڕەنگە لوقمە قازیوە نییە زۆ بەناوبانگ بیان پاقلاوە ئێمە مۆزەخان ئەم تقریبان شتێکی وایە ئەمان هاتوون کردوانە بە مۆزەخانەیەک کە لای ئێمە تا ئێستا نەبووە بە مۆزەخانە بەڵام گەورەشە بۆ هەب بۆ ئەو کەسانی کە لە ناو سویسرای ئاژین هەم بۆ ئەو کەسانی وەکو گەشتیار سەردانی و شوێنەکان بۆ بزان ئەمە چۆن دروست دەکرێت بەڵێ خۆی زانیاریان هەبێ لەسەری خۆی هەر گەشتارێک بێتە زیورخ دەچێتە ئەو مۆزەخانانی کە لە ڕووی دەرەوە بڵێن زۆر گرنگی پێدرێ لە ڕێی ئەو مۆزەخانانەوە ئەمان زیاتر شارەزای کلتور و ڕۆشنبیری وڵاتی سویسریشان هەیە سعاتی سویسری زۆر بەناوبانگ هەرچەندە زۆر سعاتی شەبەکار نهێناوە هەرچەندە سعاتی سویسری جیاوازە لە هەموو سعاتەکانی تر ڕاستە من سویسم بێمە سەر سعات بەڵێ گەورەترین مۆزەخانەی کاتژمێر لە جیهاندا مۆزەخانەی نێودەوڵەتی کاتژمێرە لە بەشە فەڕەنسیەکە لە ناوچەیە کە ناوی لە شۆک دیڤۆنسە ئەمە لە کاتژمێری خۆرەوە تا کاتژمێری ئەتۆمیە خاتە ڕوو یعنی لە دروستبوونی کاتژمێری شەوانێت تا ئەمڕۆ ترەوە گەورەترین مۆزەخانەی کاتژمێرە لە هەموو جیهانە لەوێت هەموو نەوعیتەکانی کاتژمێری سویسری کە لە بە پێشووتر چۆن بووە ئێستا لەکوێن لە ڕۆلێکسەوە لە سواتچەوە ئەتر لە ڕووی سەرەکانیشەوە لە ڕووی کوالیتەکانەوە مۆزەبوون سعاتێ مارکەکەی میلیتێریە ینی ساعتی عسکەری سویسری ینی جێشی سویسری ئەوە لەوێ یانوەکو سوات ڕەنگە ناویتان بیست بێ ڕۆلێکس ئەمانە هەمووی لەوێ بەردەستەوە چتە ناوە سیرەکەی لە مێژووی دروستکردنی سعاتەوە لەوێ تا ئەمڕۆ وەکو چۆن پێشتر باسی هات چۆن کرد لەوێش هەموو نوعیتەکانی سعات لە بەردەستایە گەورەترین مۆزەخانە لە سویسرا مۆزەخانەی نیشتیمانی سویسرایە لە زوێرخە ئەو لەو مۆزەخانە هەموو مێژووی سویسرا لەوێ عرضەکرێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە هەموو ڕۆکانەوە لە ناو مۆزەخانەیە هەموو دروستبوون لە دروستبوونی ڕۆژی سویسراوە تا ئێستا ئەمڕۆ لەکوێن لەوێ هەمووی عرضەکرێتوانە ڕۆژی سویسرا چ ڕۆژێک دیاری کراوە؟ بەڵێ ڕۆژی نیشتمانی سویسرا چ ڕۆژێک بۆی دیاری کراوە؟ لەو 1946 هەتاوەکو لەو ڕۆژە بڵێن کە یەکی هەشتە بڵێن ڕێکی هەشت ڕۆژی لە دایکبوونی سویسرایە وەکو ڕۆژ دایان ناوە لەم ڕۆژە ڕووداوێکی گرنگ ڕووی داوە؟ ئەوە گەڕێتەوە بۆ کانتۆنەکانی سویسرا بڵێن خۆی بە پێشتر سویسرا کانتۆنەکان بۆ خۆیان وڵاتێ بوون دوایی لە 3 کانتۆنەوە سویسرا دروست بوو ئەویش کانتۆنی شڤیتسە ئوریە ئۆبڤالدنە کانتۆنی شڤیتس ئەوە بڵێن زیاتر سویسرا لێەوە دروست بوو سویسرا بە زمانی ئەڵمانیش پێوترێ شڤایتس لێەوە دروست بوو ئەم 3 کانتۆنە بوون دوایی پەریان بە دروستکردنی وڵاتی سویسراداوە بە کانتۆنەکانی کەژوتەوە سویسرای ئەمڕۆیان دروست کردووە کە 24 کانتۆنە بەدەر لە سعات کاتژمێر هیچ بابەتێکی تر هەیە زۆر بەناوبانگ بێت لە سویسرا؟ بانکمان هەیە بانکەکان بەڵام ئەوە چێتەوە بەڕەتی بە ڕۆشنبیریەوە نیە زیاتر بابەتێکی ئابووریە بەڵام ئەوی بۆ من بۆ خۆم جێی سەرنجە باسی بکە مۆسیقا بۆ نمونە ئێمە باسمان کرد پێشتر سویسرا 4 زمانی هەیە ئەمە باشی کردووە 4 گومان لە موزیکە بێ بە 4 زمان و ئەمە توانوێتی بڵێن هەم لە ڕووی ئینگلیزیشەوە لە سویسرا بە زمانی ئینگلیزیش لەوێ گۆرانی ئەوترێ ینی ئەوە نیە هەر بە زمانەکانی خۆیان بێ بەڵام بە گشتی مۆسیقای سویسرا لە ڕووی مۆسیقاوە بەسەر 2 بەشە دابەش بووە مۆسیقای کولتوری خۆی بۆ 2 بەش بابەشە بێژ مۆسیقای فۆلکلۆرە و شڵاکە دوای ئەو مۆزیکی مۆدرنەیەک و جاز پۆپ ڕۆک ئەمانە کە بەگشتی لە وڵاتی سویسرای گوێت لێ بێ بەڵام مۆزیکی فۆلکلۆر مۆسیقای
فۆلکلۆری نەریتی سویسرایە ئەمە بریتە لە یۆدڵنگ ئەم یۆدڵنگە تقریبان شێوازێکی هەیە من ئەتوانم بەراوردی بکەم وەکو بۆ نمونە لە منتیقەی هەولێر حەیرانمان هەیە وانە یان لە منتیقەی گەرمیان هۆرەیمان هەیەەوە هۆرەی جافی دوێنێ گوێم لێگرت ئەمەش شێوازێکە لەو بابەتە ئەمە موزیکی ئەمە گۆرانی نەریتی سویسریە ئامێری میوزیکی تایبەت بە خۆیان هەیە ئامێری موزیک تایبەتی خۆشیانەیە ئەویش پێوترێ بە زمانی خۆیان بڵێن دیالێکتی ئەڵزمانی ئەڵمانی سویسری پێوتێ شڤیتر ئەرگەلی چۆنە ئاکۆردێنە ئاکۆردێنێکە ئاکۆردێنێکی بچووکە ئەمە ئالەتێکی نەریتی سویسرایەوە هەروە هینێکی کەشانەیە ئینسترومنتێکی کەشیانەیە ئاڵپۆرنی پێڵەن ئەم ئەڵپۆرنە نزیکەی تقریبان 4 مەترە بێت ئەوە بۆکو ساکسیفۆن وایە شێوازەکەی بڵێن ئەچێتە سەر عەرز لە عەرزەکەی دەمەکەی لە عەرزدا ئەندرێ 2 تۆنی هەیە بڵێن لەسەر 2 تۆنەوەزان لە دەنگی سێ لەگەڵ F کوردی لای ئێوە پێڵەن 2 لەگەڵ فا بڵێن ئەو 2 تۆنەی تێدایە ئەم قورسێکەشی وابزانم نزیکەی 8 کیلۆ بۆ 9 کیلۆ بێت ئەمە زیاتر ئەم دوو ئامێرە لە ناوچە گوندنشینەکان ئەمانە موزیکی کولتوری سویسری بەم دوو ئامێرە زیاتر بڵێن ئەژەندرێت و خەڵک گوێمان لێبێ بەڵام ئەمان توانیوانە موزیک زۆر پەرەی پێ بدەن ئەمان فۆلکلۆریای سویسریان لەو ئاستە نەوەستانەوە کە چەند وەختی خۆی چۆن بۆ ئەمانە بەردەوام بە دوای موزیکی تازەی فۆلکلۆرە ئاگەڕێن و هەر لە شێوازی خۆشیان هێشتویانەتەوانێت پەرەیان بە موزیکی فۆلکلۆرداوە موزیکی شڵاگەیە کە لە فۆلکلۆرەوە هاتووتە دەرەوانەیە تقریبا وەکو شێوازی پۆپیان لێ کردو بەڵام لە ناوچە گونیشینەکانە زۆرتر لێ درێگوێ دەستی خۆش بەت کاگاری کرد سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونە